بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکەی تەیف سامی وەزیری دارایی عێراق لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەکەین. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەک لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەڕێوە چووە سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر موچەی موچەخۆرانی هەرێم. لەوێ تەیف سامی ئاماژەی بەوە کردووە کە بڕیارەکەی دادگا سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێم جێبەجێ دەکەن و بە ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی وتووە بە حکوومەتی هەرێم بڵێن پەلە بکات لە ناردنی لیستی موچەی مانگی دوو بۆەوەی کە پارەیان بۆ ڕەوانە بکرێت و دەبێت لە مانگی سێشەوە باسی لەوە کردووە ژماری بانکی بۆ موچەی موچەخۆران دروست بکرێت و سەبارەت بە کێشەی نەوتیش باسی لەوە کردن موچە ئێستا بەدەر کراوە لە کێشەی نەوت بەڵام ناردنی پارەی پرۆژەکانی وەبەرهێنان هەروە پەرەپێدانی پارێزەکان و بودجەی بەکاربردن پەیوەستە بە ڕێکەوتن لەسەر نەوت و داهاتە نانەوتێک واتە ئێستا کێشەی موچە تاو بووە. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان حەبیب محەممەد جاف پسپۆر یاسایی و پەرلەمانتاری پێشووتری عێراق لە ستۆدیۆ هەروە کاک سەرکەوت شەمسەدینیش لەگەڵمان دەبێت پەرلەمانتاری پێشووی عێراق. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک حەبیب بەخێر بنێک لە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز بزانم لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆوە ئەوەی کە تێبینی شەب و تەیف سامی باسی لەوە کردووە بۆ ئەندامانی لیژنەی دارایی حکوومەتی هەرێم تا ئێستا لیستی موچەی مانگی دووی بۆ نەناردوون. کەم تەرخەمینێ نەدەبوو زووتر لیستەکە بنێرن بۆی کە لانی کەمان مانگە زووتر پارەکە ڕەوانە بکرێت؟ وڵا ئەوەی من بینیم لە کۆبوونەوەکەی تەیف سامی و ئەو تەسریحاتانەی کەوا تەیف سامی داوێتی لەسەر قرارەکەی محکەمەی ئیتیحادی وا هەستەکەم حکوومەتی عێراقی خۆی بۆ خۆی مرتاحە، یعنی بۆ قرارەی محکەمەی ئیتیحادی جێبەجێشی دەکەن. واتی یەکەم لێ کە محکەمەی حکوومەتی عێراقی هەوڵیدا دەرچێ بدۆزێتەوە بۆ ئەوەی لەو کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم حەلکات، چونکە هەم فشارێکی ناوخۆی زۆر هەیە، هەم تەعاتوفێکی عێراقی هەبوو، هەم فشارێکی بڵین نێودەوڵەتیش هەبوو بۆ چارەسەری مەسەلەی موچە. یعنی حکوومەتی عێراقی بەڕاستی ویستی، یعنی ئەوەی من لێی تێگەیشتم ئەویست موچەش بکا بە یعنی مەسەلەیەکی نیشتیمانی نەک مەسەلەیەکی کێشەلیانی بیخاتە زمنی بودجەی حاکیمە، ئەوەی کە بۆ کە ناچێتە چوارچێوەی نیزاعاتەوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغا. بەڵام حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم یعنی ئەوەی کە ئێڵێ لەسەر بە تەسریحی ڕسمی و ئەوەی حکوومەتی عێراقیش ئێڵێ ئەوەی پەرلەمانتارەکانی ئێمە ئێڵێن لە بەغا زۆر جیاوازە بەداخەوە. ینی هەنی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم وا دیارە جیهازێکی محاسبی، جیهازێکی موازنەی زۆر ورد و کارای نییە، یعنی بۆ شێوەیە کە حکوومەتی عێراقی گلەیلیەکە، بۆ شێوەیە کە پەرلەمانتارەکانی ئێمە باسی دەکەن. حکوومەتی هەرێم هێشتا کەم تەرخەمە لە زۆر مەسەلەی محاسبیە، چونکە ئەبوایە حکوومەتی هەرێم بەپی قانونی ئیدارەی مالی زۆر یعنی ئەو جیهازی وەزارەتی دارایە زۆر چالاکرایەوە بەپی ئەو مادانەی کە باسی محاسبە ئەکا و باسی موازنە ئەکا و باسی شێوازی نەفەقات ئەکا، ئەبوایە یعنی جیهازێکی مالی و جیهازێکی دارایی زۆر چالاک و گەورەی بووایە بۆ نمونە کێشەی قایمە، یعنی هەرێمی کوردستان بە پێی قچەی وەزیر و پەرلەمانتارەکانی ئێمە چەند جارێک لیستی تەقدیم کرۆ لیستەکان پێچەوان یەکتری تایە، یعنی کەم تەرخەمی ئەکا لە تەقدیمکردنیە. مناقەشاتێکی زۆر بووە لە نێوان هەرێم و لە نێوان بەغا لە مەسەلەی ڕقابەی مالی وردبینیکردنی لیستەکانی هەرێم و بودجەی هەرێم. یعنی هەرێم پێویست وایە ئەوە دقیق وایە، ئەوە سەریع وایە کە بیانووی نەدایە بدەست حکوومەتی عێراقی و بڵێ وەڵا هەرێم کەم تەرخەمە، هەرێم کەم تەرخەمە لە تەقدیمکردنی مستەنەداتی خۆی، لە تەقدیمکردنی موازنە و لیست و ئەوانەی تر. یعنی ئەوەی کە وەزەری دارایی ئەیبینینتیایە هێشتا هەرێم نییە لە ئاستی وەزارەتەکە، نییە لە ئاستێکی بەرزی ئەوتۆ کە بتوانێت ئیستیجابەی ئەو نیزامە محاسبی و مالی عێراق بکات. باشە، بەس تاخیرکردن لیستی موچە بۆ ئێستا ئەمڕۆ وەزیری دارایی بەندامە کوردەکانی وتبوو وتووی یارمەتیمان بدەن بەڵکو حکوومەتی هەرێم زوو لیستی موچەکە بنێرێ. لیژنەی دارایی وەڵا جا وەزیری دارایی وای لێ هاتووە کە ینی تکا بکات کە بڵێ ئێوە فشارە لە هەرێم بکەن بازوو شتەکانی پێشکەشی ئێمە بکات.
با ئێمە زوو وەلو ئەمە یعنی ئەگەر هەرێم بەخۆی بزانێ بەڕاستی ئێمە ئەو قرارەکە دەچۆ ڕاستە لە بەرژەوەندی کارمەند و فەرمانبەرانی ئێمە و خەڵکی هەرێمی کوردستانە، بەڵام وردە هەرێمی کوردستان سەربەخۆی دارایی نامێنێ، وردە هەرێم سەلاحیەتی لە ناو ئیقلیمەکەی خۆیان کەم ئەکرێتەوە لە زۆر بوارە، یعنی ئەوەی عێراق ئیستایی کات ڕاستە کێشێکی گەورەی ئێمە حەلەکات لە ڕووی داراییوە لە ڕووی مالیوە لە زۆر ڕووی ترەوە، بەڵام لەو لاشەوە وردە دەسەڵاتەکانی هەرێم ئەمەش ینی هۆکارەکەی هەرێمە نەک عێراق بەڕاستی، یعنی مانایە سیاسەتی مالی و سیاسەتی سربەخۆیی ئابوووریەکی سربەخۆ کە ئیدعای ئەکرد بەداخەوە هەرێم سەرکەوتوو نەبووەتیایە کەوای لێ هاتۆ وردە تند ببەسرێتەوە بە مەرکەزەوە. باش بەس بە کورتی ئەوەی لێ چاوەڕێ دەکەی بەغداد بڕیارەکە و خۆی جێبەجێ بکە بڕیاری دادگای فیدراڵی؟ من قەناعەتم وایە بەغداد زۆر پەرۆشە بۆ تەقدیمکردنەکە، چونکە بەغدا و وەزیرەکەیش و سەرۆک وەزیرانەکەیش لە ملاحقاتی قەزایی ئەترسان کە نیان ئەتوانی پارە بنێرن بۆ هەرێم بەتایبەتی فەرمانبەران، چونکە لەوە ئەترسان دوای تەواوبوونی وەزیفەکانیان ملاحقەی قەزایی بکەن کە سەنەدی قانونیان نییە، چونکە لە قانونی ئیدارەی مالیە باسی ڕەواتب ناکە بەڕاستی بڵێ وەڵا هەرێم یا عێراق بەجیا مەسەلەی ڕاتبی مۆزەفینی هەرێم دەرکات و بەجیا بینێرێ بۆ هەرێمی کوردستان، بەڵکو باسی بودجەیەکی متەکامیلەکە کە بۆ هەرێم دەنێرێت یا لەگەڵ ئیقلیمە موازنە تەنزیمەکەن محاسبە ئەکەن تەدقیقی حساباتەکەن، هەمووی باسی یەک ڕزمە ئەکا یەک هین ئەکا کە لە نێوان هەرێم و بەغابێ. ئێستا محکمەی ئیتیحادی دەرچەی بۆ مەرکەزیش کردوێتەوە بۆ ئەوی سبەینێ وەزیری دارایی و غێری وەزیری دارایی ملاحقەی قەزایی نەکرێن ئەگەر بودجە بنێرن بۆ هەرێم، یعنی ئەوان تەسەورەکەم بە دوای دەرچەیەکا گەڕان کە محکمەی ئیتیحادی بۆی کردوونەتەوە. سوپاس دەکەم دێمە خزمەت کاک سەرکەوت سوپاسی جەنابشت دەکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەرەوە بڕیارەی دادگای فیدراڵی و ئایا ئەمە لە خزمەتی موچەخۆرانەوە چۆن پێدوایە هاتە ژێرباری ئەوەی کە ئەمە بکرێەوە بڕیاری دادگای فیدراڵی بدرێەوە ئەمڕۆ تێف سامی باسی لەوە کردووە کە بۆ لێبێت لە مانگی سێوە هەژماری بانکی دروست بکرێت بۆ موچەی موچەخۆران؟ بەڵێ زۆر سپاس کاک حەکیم، سپاس بە خێراتنی میوانەکەش دەکەم. کاک حەکیم ئەم بابەتە مێژوویەکی هەیە ڕاستیەکەی ئێمە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کێشەیەک لە بینی عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەیە، دەوڵەتی مەرکەزی لە بەغدا کە بریتیە لەوەی کە دەوڵەتی مەرکەزی لە بەغدا و دوای ئەوەش کە لە دوای 2005 کەوتە فیدراڵی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتی هەرێمی کوردستانە مامەڵە ناکات یان کەناڵێکی ڕاستەوخۆی نەبووە، بەردەوام لە ڕێگەی با بڵێن سەرۆک خێڵ و کەسایەتی و حیزب و دوات هەمین نیشیان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە. ئەم نەبوونی پەیوەندیە لەگەڵ بەغدایە کۆمەڵێک گرفتی زۆری دروست کردووە، دوو دنیابینی تەواو جیاوازی دروست کردبوو. لە دوجاری شاخ لە 2014 کە مەسەلەی بڕینی موچەی لێکەوتەوە خۆشتانزان لە 91 سەدام غەڵەتێکی گەورەی کرد کە موسساتەکانی لە هەرێمی کوردستان کشاندەوە، قوارەیەکی سیاسی لە هەرێمی کوردستانە بە ئەمری واقع دروست بوو، سیستەمێکی تا ڕادەیەک شلۆق ئەساسێکی پێشینەیەکی با بڵێن دەستوری نەبوو، بەبێ دەستور بەبێ یاسا بە میزاجی حیزبی موسساتەکانی کوردستان دروست بوو، پەرلەمانەکەی محکەمەکەی و حکوومەتەکەی تا ئێسش خۆتانزان ئاسەواری دوو ئیداری پێوەیە، هەموو ئەمانە بەم شلۆقی خۆی چووە ناو دەستوری عێراقەوە. ئەتە ئێمە پێ دەستوری عێراق هەرێمێکی کوردستانی تازەمان دروست نەکرد و کۆی کە دەستوری عێراق دیاری کردووە، مؤسساتی ڕقابی بەهێزی هەبێ، دادگایەکی بەهێزی هەبێ، سیستەمێکی ئەمنی یەکگرتووی هەبێ، هەواڵگری ئەم یەکگرتووی هەبێ، سیستەمێکی دارایی و ئیداری یەکگرتووی هەبێ، نەمانتوانی ئەوە دروستکەین و حکوومەتی هەرێم و تایبەتی ئەو دوو حیزب حکومڕانیە لەوا شکستیان هێناکە ئەو حکوومەتی هەرێمە دروستکەن کە دەستوری عێراق بۆی دیاری کردوون. بەڵام ئێمە لەگەڵ هاوڕێیانمانە لە 2010 کاتێک کە چوینە بەغدا بڕیاری شتێکماندا کاک حەکیم، یعنی ئایا ئێمە لەم مەعمەعەی بینی بەغدا و هەرێمی کوردستانە بەردەوام بین و شاهید بەس وەکو پەیامنەرێک لە بەغداوە زانیاریەکان بە خەڵکی کوردستان بین کە لە بەغدا وا ئەڵێ و هەرێم وا ئەڵێ، ئەمە حەل نییە، ئەمە پێگەی پەرلەمانتاریش نییە. ئێمە پەرلەمانتاری هەرێمی کوردستانی لە بەغدا بەرپرسیارەتێکمان پێدراوە کە بریتیە لە بەرپرسیارەتیەک کە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، بەڵام خۆدا نانیشی دابنیشیت وەڵ چاوەڕێکەکەی بینی هەرێم و بەغدا بەشکم ڕێکەوتنێ بکەن و ئێمەش ئیمزایەکی وان بۆ بکەین یان بۆیان نەکەین.
ئەمە پێویستی بە گۆڕینی ئەو فەلسەفەیە هەیە بۆیە ئێمە بڕیارماندا لە بریەوەی چاوەڕێی هەرێم و بەغدا بکەین ئەو کات باسی 2010 خولی چوارەم لەگەڵ هاوڕێیان مامۆستا ئەحمەد و دکتۆر غال و برادرانی ترمان لەگەڵ دکتۆر ڕێبوار و ئەوانە کە ئەمە پێویستە بە چارەسەرێکە لە بەغداوە بکەین ئەو چارەسەری وا تەعاملکەین کە بەغدا حکوومەتی عراقی پارەکەی بودجەکەی نەوتەکەی دادگای ئیتیحادیەکەی هی ئێمەشە هی خەڵکی هەرێمی کوردستانیشە بۆ ئەوە ئێمەدانە نیشتوین وەکو محاسبە وەزیری وەزارەتی مالیە تەنها ڕەبتی بە ئێمەوە هەبێ و هەندێک پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ و لە کوردستانیش ڕقابە نەبێ بە تایبەتی لە فەراغی نەبوونی و ڕقابە لە هەرێمی کوردستان لە فەراغی نەبوونی چاودێری داراییەکی بەهێز لە فەراغی نەبوونی پەرلەمانێکی بەهێز لە کوردستانە و دواتریش ماوەی یاسایەکە بەسەرچوو ئەم هەنگاوانە زەرور بوو پێویست بوو کە ئەو پردە بڕوخێ ئەو حاجزە لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە حکوومەتەکە خۆمان کورد بەشداری سەرەکیەتیایە و ئێستش پێگەینەرێکی سەرەکیەتی ڕاستەوخۆ تەعامل بکەوە بوو مامۆستانی ناڕازی و کۆمەڵێک لە چالاکوان و ئەوانە هاتنە بەغدا و توانیمان ئەو کەناڵە بکەینەوە کە دواتر خۆشیان پەریان پێ و ئەوە تاوەکو ئێستا کە ئەنجامەکەی بینین ئەم شکاندنی ئەم دیوارە گرنگ بوو ڕەنگە خەڵکی وەکو مەترسی و هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان بینێ بەڵام بەڕاستیەکەی بەشێکی لەو وەهمەوەیە کە ناسیۆنالیزمی کوردی دروستی کردووە لەو وەهمەوەیە کە هەمانە بۆ عێراقی پێشوو نەک بۆ ئەم عێراقە تازەیە يعني عراقي بيشو همو مؤسساتك بدس حيجي بعثه وبوتو ناچار بيتعامل لقلو حكومة العراقية كل هبو نفرق لبغداد بريادة استا لبغداد نفرق نية بريادة تنان برلمانش برنيا بريارنايا بلكو سر وزيرش بتنيا بريارنايا وكو كاك حبيب الجاسي كري وزير الداريش بتنيا بريارنايا توازن هي محكمة اتحادية هي برلمانت هي حكومت هي كما لهرهم يانا بيكينري كل بيكينري سركي لمؤسساتنا بكاري بين مؤسساتنا بو اوي كيشي كي بناي موچه ئەمە قوتی ژیانی خەڵکە ئێمە ئەگەر بودجەی پردێک لە سلێمانی یان سەد مەترێکە ماوەیە دواکەوێت کێشەی کۆمەڵاتیمان بە دروست نابێ کێشەی ژیانی گوزەرانی خەڵک دروست نابێ لەمپەرێک بۆ پرۆژێکی استراتیژی دروستە بێ کە ئەتوانێت دواتر حل بکرێ بەڵام موچە قوتی خەڵکە ژیانی خەڵکە و ئەو دەرفەتەش درا بە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014 دا 2024 شکستی هێنا لەوەی کە خۆی بتوانێت ئیدارەی داهاتی خۆی بدا بەوەی کە نەوتیشی بە تەواوەتی ئەفرۆش داهاتی ناخۆش بە تەواوەتی هەبوو شکستی هێنا ئەمە شکستی هێنا لەبەر ئەمە علمی زەڕ نییە ینی وازەحە کە شکستی هێنا لە نەبوونی مراقەبە لە نەبوونی پەرلەمانێکی بەهێز و لەوەی کە لە ڕاستیەدا ئایندەی نەوتی هەرێم لە مەترسیایە ئایندەیەک نێ بتوانێت اعتیمادی بکەینە سەر عێراق تا 200 ساڵی تر ئایندەی هەیە ئایندەی نەوتێکی زۆری هەیە لە عێراق کە ئەتوانین ئێمە سوودی لێ ببین لە قازانجی هەوڵاتیانی هەرێمە دواتریش هەرێمی کوردستان بۆ ئەوە دروست نەبووە کە بەڕاستیەکەی بەس خەریکی ئەوە بێ موچەکە کێ دابەشێکە کێ دابەشینەکە موچە دەرکردنی موچە لە سراعی سیاسی زۆر یارمەتی هەرێمی کوردستانەیە ئەگەر ڕاستی بوێت یارمەتی دیموکراسیە لە هەرێمی کوردستانە کە موچە وەکو چەکی سیاسی بەکارنێنرێ و یارمەتی شەفافبوونی موچە ئەیە و یارمەتی ئەوەش ئەیە کە ئێمە بپەرژێنە سەر پرۆژە استراتیژیەکانی تر لەگەڵ عێراقا ئەو هەموو پارەی بە ناوی ڕێگای تەنمیە لە عێراقا سەرفەکرێ کۆمپانیا سینیەکان هەزاران قوتابخانە دروستەکەن ئەوە ئەو کاتە ئەبێ ئێمە خەریکی ئەو پرۆژانە بین بوونی تەحتی هەرێمی کوردستان بەهێزکەی نەک خەریکی ئەوەی موچەکە هات موچەکە نەهات ئەمە خاڵێکی تر هەیە لە مەسەلەی موچەکەیە کە لە بڕیارەکەی دادگای ئیتیحادیشە باسی تەڵتین ئەکا واتە پێدانەکەیەتی بە نیشتیمانیکردن پێدانەکەی وەکو هاوڵاتیانی عێراقی بەڵام دوجار دەسەڵاتەکە لای وەکو چۆن لە بەغداد دەسەڵات لای وەزیر لە معنیەکانە لای محافظە وەزیر معنیەکانە بۆ کێ تاعینکەن کێ تاعین نەکەن کێ فەسڵکەن کێ پلەی بەرزکەنەوە هەموو ئەم دەسەڵاتانە بەدەست حکوومەتی هەرێمە ماوە ئەگەر بیانێ کەسێ فەسڵکەن بە تەنها هەژمارەکەی ئەبدەیتەکەنەوە و وەزارەتی دارایی عێراق ئەبدەیتەکەنەوە هیچ بڕیارە بەدەست حکوومەتی عێراقی نییە کێ تاعین بە هەرێمی کوردستانە کێ فەسڵ کرێ کێ پلەی بەرزکرێتەوە بەڵکو ئەمە بە شەفافی ناچ حکوومەت هەرێم ناچارەکە ئەم داتانە بەبێ بەکارهێنانی وەکو چەکی سیاسی لەگەڵ بەغدا مامەڵەی پێوە بکە و خەڵک ڕاستەخۆ بەبێ وەکو پارێزگاکانی تری عێراق موچەکەی خۆی وەربگرێت تەنها وەرگرتنەکەی بۆ بە ئەرکێک لەسەر بەغدا بۆیە ئەمە هەم دەستکەوتێکیشە بۆ هەرێمی کوردستان و جگەلەوەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام ئەمەش بۆ حکوومەتی هەرێمیش واتە ئەمە ئاسان نەبوو کاک حەکیم ئەبوو ئێمە لە بەغدا لەسەر دوو ئاست ئیشکەین ئاستێکیان کە ئەم کەناڵە دروستکەین لە بینی هەوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقا و تعاتوفێک لە شارعی عێراقیە دروستکەین چونکە وەهمێک لە شارعی عێراقیە دروست بوو کە هەرێمی کوردستان لە ڕەفاهێتێکی زۆر ئاژی وەکو دووبەی وایە پێویستیان بە موچە نییە خەڵک دەبڵ موچە دوو موچە و سێ موچە وەرئەگرێت پارێکی یەکجا زۆریان هەیە ئەو پارەی بەسڕێ ئەچێ بۆیان بەڵام توانیمان ئەوە بڕەوێنینەوە ئەوە بینیتان کە پشتگیرێکی زۆر لە ناوشەقامی عێراقیە بۆ ئەو هەنگاوانەی بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بوو ناو پەرلەمانی عێراق پەرلەمانتار عەرەبەکان بۆیە ئەمە کردنەوەی دەواازەیە بەڕاستیش کاک حەکیمە حەسەکەم تەرکیزە سەرەوە بکەن کە
ماوەیەک هەندێک لە میدیاکانی کوردی هەندێک شت بڵاو بێتەوە کە گوایە ئەمە هەنگاوی تری بە دوایە محکەمەیانەکەن بە پرسانی کورد دادگایەک هەرێمی کوردستان نامێنێ نازان بەس پۆستی وەکو ئەمانە ئەسڵ ئەساسی نییە مەسلەی موچەت بە هیچ شێوەیەک هەڕەشە نییە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر قەوارەکەشی هەڕەشە نییە تا موچەکەوەتە کێ بینێرێ بانقێک لە هەرێمەوە بینێرە یان ڕاستەوخۆ حکوومەتی عراقی کە هەر خۆی لەوەیە پارەکە لەوەیە دێمە خزمەت کاکسەکە حەبیب سەبارەت بە مانگەکانی داهاتۆی کە عێراق دەڵێت لە مانگی سێوە هەژماری بانکی دروست بکرێ بەپێی بڕیارەکەی دادگا بێ دەبێت تەنها لە بانکە فیدراڵیەکان بێ بۆ بانکی حکومی چونکە سێ بانکی حکومی ڕەشید ڕافیدەین تیبیایی بەس تیبیایی لێرە لەقی هەیە ئەوانەی تر لە دوای بڵێن لە گەڕانەوە بڵێن کشانەوە پێش ڕاپەڕین لێرە بوو ئێستا نەماون چۆن ئەم پرسەوە هەژماری من ئایا دەمێنێ نامێنێ والله من قەناعەتم وایە ینی بەپێی قەرارەکە تەنها مەساریف حکومیەکان نییە ئەوەی کە جا بانقی TBI بۆ نمونە بانقێکی کامل حکومی نییە ینی تێکەڵە کاتی خۆی بریمەر دروستی کردو ئەو بانقە بەڵام لە قەرارەکە هەیە یعنی ئەڵێ والمصارف المفتوحة في الإقليم المرخصة من قبل البنك المركزي يعني أو بانقانش كمليان بنك مركزي و مولت بيدراوة قمانكم أوانيش يعني بتوانا يعني تصوركم أو مسألة مجالي أو إتيايا كلقى حكمتي هريبا بقنا نتيجة أو بانقاني كفرعيان لخارجي هريمي شيء ولا داخلي هريمي شاهية أتوانن كبتوان لو شو نانشا كتوطين الرواتب بكري ونمنا بانقي عراقي زورة يعني ليرة ونمنا هل بنمنا بانقي الشمال ونمنا بانقي الشمال لبصرة هيتي لبغا هيتي شو نكاية هيتي أكري براسا بانقا لصاصة أهلية العراق شهر لبانك حكومي استا لرشيد ورافدين وTBI دوای تحویل دەکرێت بۆ کۆمپانیای بڵێن کیکاردی بەڵێ منافزەکان دوای ئەو دابەشی دەکە بەس هەژمارە بانکەکە لە بانکە حکومیەکەی خۆ باز دەکەم ڕوتی ئیسلامی هەموو ژمارە حسابێک ئەبێ ڕبطێ بە بانقی مرکزی عێراقی و یعنی حتا کە باسی محافظاتی شکلێ بپێی قانونی ئیدارەی مالی ئەبێ هەژمارێکی هەموو محافظەیە هەبێت لە بانقی مرکزی تحویلی ئەکا بۆ ئەو بنووکانەی کە لە سنووری بۆ نمونە محافظاتانە هەیە کە غیر مرتبطە بڵێن بە ئەقلیمێکەوە بە هەمان شێوە بانقی مرکزی ئەکرێت کە لەبەروی حاڵەتێکی خاصە لە هەرێماوە ئەو بنووکە عێراقیەکانی تر ڕەشید و ڕافیدەین و ئەوانیکە کە لە عێراقانیە ئەکرێت تعامل لەگەڵ بانقی مرکزی هەرێما بکات ئەکرێت لەگەڵ ئەو بانقانەی کە لە بەغا شتیان لەسەر نییە یا لە ژێروی سایانین یا ئیشکالێتی دارایی و مالی گەورەیان نییە تەسەورەکەم لە بەرۆی هەرێم حاڵەتێکی خاصە بانقی مرکزی بتوانێت کە ئەو مشکلە لەگەڵ هەرێمە چارەسەر کات نازانم هەژماری من ئایا گەیشتۆتە چ قۆناغی یعنی بەڵێ سەبارەکە 210,000 زیاتر لە 210,000 موچەخۆر لە کۆی میلیۆنێک 114,000 بۆیان کراوەتەوە لە کاتێکە بڵین لە مانگی 2023 لەو کاتەوە تا ئێستا ئەجار خۆ ئەو هەژماری من ئەکرێ مادام ئەگەر معلوماتەکانی دقیق بێت چکە لە قەرارەکەی محکەمەی ئیتیحادیە باسی ئەوە کات کە پێویستە ئەو معلوماتانە دقیق بێ و نسبەی ڕەواتب و مەسئولی یەکەم لەو وەزارەتانە مەسئولیەتی زانیاریەکان هەڵەگرن معلوماتەکان هەڵەگرن ئەگەر وانە بێ ئەگەر ئەو زانیاریانەی کە لە هەژماری منە هەیە ئەکرێت تحویل کرێ بۆ ئەو بانقانێک ئیتفاقی لەسەرکرێ مادام معلوماتەکان حازرە یعنی نەقڵکردنی معلوماتەکان کردنەوەی هەژمارێکی تر لەو بانقانەی کە مەزارەتی دارایی عێراق پێی ڕازی بێ لەوە چی کێشەکە زووتر چارەسەر پرسیارێکیان لە تەیف سامی کرد بوو وتیان بانکە فیدراڵیەکان لەقیان لە هەرێم نیە بەشێکی وتوی بە هەژمارەکە بکرێتەوە لە بانکەکانی دەرەوەی هەرێم لەقەکانی مەوسل لە شارەکانی ترکە لەقیان هەیە دواتر تەحویل بکرێت بۆ بانکێک کە لە هەرێمە هەر دەبێ هەژمارەکە لە بانکە حکومی فیدراڵیەکان بێ دوایی تەحویل بکرێت بۆ بانکی دیکە بێگومانە بێت لە بانقی هینەکە هەبێ ینی ئەبێ لە ژێر مراقەبە و ئشرافی وەزارەتی دارایی عێراق ئەو کاتە دەبێت تا ڕاستەوە خۆ کاتە ینی حکومەت هێرم دەسەڵاتی بەسەردا نامێنێ تەنارکی ئامادەکردنی لیستی موچە دەبێت وای لێدێ بێگومان ئەو کاتە حکومەتی هەرێم تەنها من تەسەورەکەم لەو مەرحەلە ئامادەکردنی لیستیش ینی کێشەی لەوە چارەسەر ببێت چونکە ئەو زانیاریێنە کە تۆ زانیاری متەکامیل لەسەر مۆزەفی ئەدەی لەسەر ساڵی خزمەتی لەسەر
پلەی لەسەر شێوازی تەرفیعاتی لەسەر شەهادەی یعنی ئەوەی کە مۆزەفێکەیەتی وردە کونیە ئەوسا کە پیان ئەو کونیەکی کاملی ئەڕاتە ناو ئەو هەژمارەوە کە ئەچێتە ناوی ئۆتۆماتیکی یعنی لە عێراقا ئیشکالەکان حەلە بێ بۆ نمونە تەرفیعاتی گۆڕانی بەسەرایەت شەهادە وەرئەگرێ گۆڕانی بەسەرایانی ئەو شتانە هەمووی ئەو کاتە لەو ڕێگایەوە ئەگەر ئەو پەڕی حکومەتی هەرێم کاری تەقدیمکردنە بێ یعنی تەقدیمکردنی شەهادەکەی ئەوش ئەبێ لەسەر میکانیزمێ لەگەڵ حکومەتی عێراقیە لەگەڵ وەزارەتی داراییە ڕێبکەون کە شێوازی ئەو مستەنەداتانەی کە کارمەند مۆزەفێک تەقدیمی ئەکا بۆ تەرفیعی خۆی بۆ زیادکردنی موچە وە گۆڕانکاری مەسەلەن کەسەکە مناڵی ئەبێ ژنی ئەبێ چۆن موچەکەی زیاکە تەنها حکومەتی هەرێم بۆ کاتێک یعنی ئیشەکە ئەبێ لە کەناڵێک بۆ تەقدیمکردنی ئەگەر جایز بی ئەگەر تەسەوورەکەم لە نەتیجەیشە حکومەتی عێراقی ئەو ئالیەتە وا حەلکات کە حکومەتی هەرێمیش پێویست نەکات کە لە ڕێگای ئەو معلوماتانە و کەناڵێک تەقدیمی حکومەتی مرکزی بکات بۆ ئەوەی موچەکە بە کاملی ببێ بە مەسلەیەکی نیشتیمانی یەکسەر حکومەتی عێراقی کۆنتترۆڵی کاملی کێشەی موچەی هەرێم بکات بەس ئەمە هاوتای عێراقیش دەکرێت ئێستا لە عێراق یاسایەکی بڵێن بۆ بواری موچە و ڕاژەی گشتی و خزمەت بڵێن موچەی گشتی فەرمانبەران و دەوڵەت فەرمانبەرانی دەوڵەت بەکاردێ جیاوازنی لەوەی هەرێم ئایا موچەکانیان لەمە دوا دەبێت ئەوەش چارەسەر بکرێ وڵی جا ئەوە خۆ بە خۆی پێویستی بە مەرحەلەی دووەمە یعنی تەسەور ناکەم لە مەرحەلا بۆ نمونە ئەڵێ خانەنشینی لە عێراقا نابێت لە 400,000 کەمتری بوون ڕێعایی اجتیماعی ئەوەی کە پێڵێن چاودێری کۆمەڵایەتی لێرە 150,000 دینارەوە بزانم لەوێت لە 400,000 دینار کەمتر نییە کەمتری موچوازان پێشنیار کراوە زیاتریش بکرێ لە بوجێ ئایندە لەو بوجانێکەوە بۆ 3 ساڵەکە تەقدیم کراوە. یعنی هاوتاکردنەکەی تەسەورەکەم فترەیەکی زەمەنی بوێت چونکە ئیسا حکومەتی هەرێم ئایا ئەو لیستانەی تەقدیمی کردووە بەو قائیمەی هەرێم تەقدیمی کردووە یا بەپێی سیستەمی عێراقی تەقدیمی کردووە یعنی هاوتاکردنەکە بۆ نمونە چەندی قورسایی بۆ بوجێ عێراق دروست دەکات یعنی تا ئیسا حکومەتی هەرێمی کوردستان بە پێی قەوائیمی خۆی تەقدیمی کردووە چکە لە نەتیجە ڕقابەی مالی عێراقیەت تەدقیقی حساباتی پێشووی و ساڵەکانی تری بوو ئەکات یعنی ناکرێت ئەو مەسەن ڕێعایی اجتیماعی ئەگەر لە ساڵێکە بۆ نمونە 50 میلیارد دیناری دابێ ئێستا ئەو تەقدیمی کە بە 400,000 بچێتە بۆ نمونە 100 میلیارد دینار ئالەم کاتا حکومەتی عێراقی تێبینی ئەبێ بەڵام ئەوەش پێویستی بە ئیتیفاقیە بۆ پێویستی بە هەوڵ و مانەبوونی نوێنەرانی کورد دەبێت لە بەغا بۆ ئەوەی ئەو هاوتاکردنە بتەکە و عێراقش لە نەتیجە بە قەناعەتی من معارضی ئەم هەنگاوە نابێت چکە ئەو خۆیان ئەڵێن ئێمە موچە بە نیشتیمانی ئەیکەینە خێنە سەر میزانی حاکیمە کە کەوتە سەر میزانی حاکیمە ئەبێ هاوتەفیعلیش نامێنێ بۆ موچە تاو کۆتایی پیاد بە پێی بڕیاری دادەگرێت تاو کۆتایی پێت یعنی عێراق ئەوێ لە مەسەلەی موچە نەجاتی بێ بەڕاستی یعنی هەرێمی کوردستان بمێنێتەوە تەنها بوجی تەشغیلی باتێ کێشەی موچەکانی تری نەمێنێ دەمە خزمەت کاک سەرکەوت پێشتر باسیماری ببوورە موچەی بویزانەی سیسماری باتێنێک تەشغیلی بەڵێ کاک سەرکەوت پێشتر باسیەوەت کرد کە هەندێک وار لی دەخوێنەوە مەلێدان بێت لە فیدراڵیەت موچەی ڕاستە و خۆ لێدان کەمکردنەوەی دەسەڵاتی حکوومەت هەرێم نیە لەمە دوایە بەس ئەرکی دابشکردنی بڵێن ئامادەکردنی لیستی موچە نابێت و ئایا ئەمە گەندەڵیش کەم دەکاتەوە ئەگەر یاخود بڵێن کەمی کاتەوەکو بندیوار ئەگەر هەژماری بانکی بۆ تەواوی موچەخۆران دروست بکەوە وردبینی کراو بێ؟ کاک حەکیم ئەمە یەک هەڕەشە نییە بە تەئکید ئەو کە لە بەشێک لە هەندێک لە چاودێر هەندێک لە نوخبە و هەندێک لە لایانی سەربەخۆش وەکو هەڕەشەیە سەیرەکەن بەشێکی لەو بۆعدەوەیە کە لەژێر کاریگەری ناسیۆنالیزمی کوردیایە کە هەمیشە بەغدا و عێراق وەکو هەڕەشە وەکو بیانیەک وەکو هێزێک لە دەرەوەی ئێمە ئەبینێکەوە هەڵەیە دەستوری 2005 یعنی اعترافاتێکی نێودەوڵەتی دەستوری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە بەڵام لە چوارچێوەی ئەو دەستورا دروست نەبوو خۆی دروست بوو لەناو دەستورەکە جێگەی کرایەوە بۆیە ئێستا کۆمەڵە مەراحلی تر ڕۆدا کە لەو چوارچێوەی دەستورەکان ڕێک بخرێتەوە کە ڕەنگە هەندێک دەسەڵات دەستکراوەیی حکومەتی هەرێم یا حیزب حکوڕانەکانی حکومەتی هەرێم کەمتر بکاتەوە بەزەمە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەو معنایی کە ئێمە لە عێراقا ساڵانە لەسەر بوجەی گشتی بەشێک لە دامەزراندن دابی نەکرێت بۆ هەموو پارێزگاکان
کارمەند زیاد ئەکرێت نزیکەی 20,000 30,000 تا 40,000 لە بوارە جیاوازەکانە هەندێک فەرمانگەی هەرێمی کوردستان ئەکرێت لە پێوی زیاد لە پێویست فەرمانبەری هەبێ بەڵام بە مروری زەمان کە دوای ئەوەی کە لەگەڵ عێراق هاوتا کرایەوە ڕێژەی فەرمانبەر بە پێشمای دانیشتوان هەرێمی کوردستان ساڵانە ئەتوانێت لە ڕێگەی ئەو ڕێکەوتنەوە بە مسۆگەری لە بودجەی عێراق جێگەی دامەزراندنی تازە بۆ خەڵک بکاتەوە لە فەرمانگەکانیە ئەمە ڕێگەیەکە کە ئێمە ساڵانە ئەو ئەرکە لەسەر حکوومەتی فیدراڵی ناکات لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی تەدقیقکردن و کاک حەبیبوتی لەوەی کە کێ پلەی بەرزکرێتەوە شەهادە سەرکردن تاعیناتەکە بەدەست دیسان بەدەست وەزیرەکانی هەرێمی کوردستانە بێ بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانە بێ وەزارەتی دارایی بێت لە بەغدا لەگەڵ تەنسیقێک لەگەڵ حکوومەتی هەرێمە دروستکە بۆ ئەو وردەکاریانە شەمانە هەندێک وردەکاریە لە قۆناغەکانی داهاتووە یعنی توانرێت مامەڵ لەگەڵ بکرێت بەڵام ئەمە دەرفەتێکی گرنگ دروستەکە کە بپەرژێتە سەر حکوومەتی هەرێم پەرژێت سەر پرۆژە گرنگەکانی تر بابەتەکانی تر یعنی کێشەی کورد لە عێراق موچە نەبووە تاوەکو ئێستا موچەکە لە بەغدا بڵێن گەڕاینێتەوە بۆ فیدرالیزم نەما لە عێراق هەڕەشە هەیە دادگای ئیتیحادی هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان تاکە هەڕەشەیە کە دروست بێت عادەتی هەو هەڕەشانە هەڕەشەی ناوخۆین لە عێراق دادگای فیدرالی هەیە لە کێشەی سەرۆکایەتی کۆمارە لە کێشەی پێگەیاندنی حکوومەتدا دیاریکردنی کوتلەی ئەکبەرە لە مەسەلەی نەوتە لە زۆر بابەتی ترا بەس لە میدیای کوردیە باز ناکرێت لە ناو هێزە عێراقیەکان لە بینی پارێزگاکان و حکوومەتی فیدرالیە چەندین قەزیەک لای کردێتەوە دادگایەکی گرنگ هەموو بڕیارەکانی بەدڵی ئێمە نییە بەڵام حاکەمەکە لە بینمانە لە بینی هەموو لایەکە لە بریەوەی پەنا بۆ تودوتیژی و ئەوەی پێشووتر ئاو مالیکی هەڕەشەی کرد بە فڕۆکەی F16 لە کوردستان بە یعنی ڕێگەکانی دادگا و ڕێگەی دەستور و ڕێگەی مامەڵەکردن لەگەڵ مؤسساتی دیموکراتیەکانە لە عێراق ئەوە باشترین ڕێگەی بۆ هەرێمی کوردستان هەم لە قازانجی هەرێمی کوردستانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی درێژمەودا چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە 91ەوە هەتاوەکو 2005 حکوومەتی عێراقی کشاوەتەوە لە هەرێمی کوردستان لە هەموو بەرپرسایەتێکی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی دوورخستێتەوە هەتا 2005 یعنی ئەمە لەمپەرێکی گەورەی بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان دروست کرد گرفتێکی گەورەی بۆ کە فەراغێکی دروست کرد فەراغێکی یاسایی دروست کرد فەراغێکی بیرۆقراتی لە هەرێمی کوردستان دروست کرد کە تاوەکو ئێستش بۆمان نەکەوتۆتەوە سەرسکە حکوومەتی هەرێم نەبوو بۆ حکوومەتی هەرێمی کە دەستوری عێراق دیاری کردووە یەک حکوومەت بێ یەک ئیدارە بێ یەک مؤسساتی ئەمنی هەبێ یەک مؤسساتی ئیداری و دارایی هەبێ بۆیە ئەمانە هەنگاون بۆ ئەوەی حکوومەتێکی هەرێم دروست بێت لە چوارچێوەی دەستوری عێراق نەک ئەو ئەبری واقعی کە هەبوو بسەپێنرابوو بەسەر دەستوری عێراق و سەپێنراو بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و دەرفەتێکە بۆ بوونی ڕقابەیەکی زیاتر کە هەرێمی کوردستان پەرلەمانەکەی خۆی فەشەلێنێ دادگاکانی خۆی فەشەلێنن ڕقابەیەکی فیدراڵی هەبێت بتوانێت باڵانسی ئەو چاودێریە بەسەر حکوومەتی هەرێمەوە وەزات بەڵێ ینی پێشتر ئێوە ئەو کاتێک کە پەرلەمانتار بوون هەر لەو بەرنامەیە لەسەر مەسەلی نەوت ئەو کاتە نەودڕانە گیرا بوو خۆ داوات کرد کە عێراق تەداخولکە بەهێز ڕای بگرێت یاخود پێش 2021 داواتان دەکرد ڕاستە خۆ موچە بدرێمە لە پێناوی چی بوو و ئێستا پەیوەندی بۆ هەوڵانەوەیە کە لەگەڵ مامۆستا ئەحمەد و گروپی هیوا لە بەغدا دەتاندا بەڵێ تەمان ئەوە پێشووتر پێش لە خولی پێشووترە کە هاوڕێیانی ئێمەوانەی لە بەرەی ئۆپۆزیسیۆن بوون و هەندێک جاریش هەندێک جار بەپێی زروف یعنی یەکێکیش بەشدار بووە لە خولی سێمە لە مەسەلەی مامەڵەکردنی ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا بەڵام تەنها لە چوارچێوەی لێدوان و قسەیان مابوویەوە ئەوەی کە ئێمە لە هاوپەیمانی هیوا و لەو هاوڕێیانە کردمان هەنگاوی کەمان کرد بە پرۆژە کردمان بە کۆکردنەوەی واژوو و کردمان تەقدیمی پەرلەمانمان کرد و دەرگای دادگای ئیتیحادی بە نسبەت هاوڵاتی هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی مەدەنی و مامۆستانەوە دەرگایەکی داخراو بوو حرامێ بوو حرامێکی سیاسی بوو هەتاوەکو ئێمە کە برای بەڕێز لەم چەند ڕۆژە مامۆستا ئەحمەد ڤیدیۆکەی دانابوویەوە من و مامۆستا ئەحمەد و کاک هۆشیار بۆ یەکەم جار چوینە بە ئاشێوەیەکی ئاشکرا چوینە دادگای ئیتیحادی و لە دادگای ئیتیحادی پێشووتر و لەسەر مەلەفی نەو داوامان لێکردن پەلە بکەن لە یەکلایەکردنەوەی ئەو مەلەفە چونکە ژیانی لە هەرێمی کوردستان وەساندووە نە ئەوەیە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاربهێنرێ نە ئەوەیە لە عێراقیشە هەنگاوێک بندرێ کێشەی موچەمان لە کۆڵ بکەنەوە یعنی ئەوە یەکێک بوو لەو هەنگاوە وردە دەرگای کردنەوە ئەو ترسە شکێندنی ئەو دیواری ترسە لەوەی کە دەست بۆ مؤسساتی ئیتیحادی عێراقی بین کە بدەنگمان پیاوە کە لەو دەستورە بەشدار بووین خەڵکی هەرێمی کوردستان قوربانیەوە ئەم حکوومەتی عێراق دروست بێ هاوپەیمانان بەشێک لەو مؤسساتانەی دروستیان کردووە بۆ ئەوەیە لە قازانجی هەموو پێکاتەکانی عێراق بێ یەک تائیفە دەست نەگرێ بەسەریا بۆیە ئەمە ڕەچە شکاندنێک بوو کە دەستمان پێکرد و کاتی خۆشی کە ئەگەر بیر بێ لە بەرنامەکەی جەنابتە لە پێشتر هەڵایەک دروست بوو کاتی باسیەوەم کرد کە حکوومەتی عێراقی
بەهێز نەوت بگرێتەوە مەبەستەکەی من چی بوو مەسەکەی منەوە بوو دادگای اتحادیتان هەیە علاقاتی دووەلیتان هەیە خۆتان بیگن نەوت کەی مشکلی هاوڵاتی هەرێمی کوردستانە کەی پەیوەندی بە هاوڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە کێشەیەک هەیە ئیداریە لە بینی دوو حکومەتە کە دروست بووە لە دادگای اتحادی یەکلاییکەنەوە ئەوە بوو فعلا لە دادگای اتحادی یەکلایی کرایەوە و دوای کۆتایی بە دوای ئەوی پاریسیش کۆتایی بە مۆزوعەکە هاو بەبێ خوێن ڕێژی یعنی لە ڕێگاتی دیموکراسی مەبەستەکەی ئەو کاتی ئێمەوە ئێستش ئەوەیە کە ئێمە مؤسساتێکی اتحادیمان دروستکە بەشدار بووین تایە کاک حەکیم خەڵکی هەرێمی کوردستان کیمیاباران کراوە ئەنفال کراوە لە ڕژێمی پێشووە ئەم سیستەمە سیاسی ئێستای لێ دروست بوو معقول نیە سیستەمە سیاسی وەکو ئەوەی پێشوو بە دوژمنی بزانین هاوڵاتی هەرێمی کوردستان نەوێرێت دەرگا لە تەقە لە دەرگای با بەڵام هێزە سیاسەکان بە ئێمەشەوە کە لە بەغدا بووین هەم موچەمان لێەوە بێ هەم بەردەوام تەعاونی لەگەڵا بکەین هەم بەردەوام مامەڵەی لەگەڵا بکەین بە دوژمنیان نەزانین بەڵام بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان حرام بێ ئەمە ئەبێ بڕەوێتەوە ئەم دیوارە ئەبێ بشکێت ئەبێ هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بتوانێت ئەگەر لە هەرێمی کوردستان کێشەکانی بۆ چارەسەر نەکرا دامۆ دەستگای اتحادیەکان بۆ چارەسەرکەن و ئەمە لە ماوەی درێژمەودا لە قازانجی دیموکراسیشە لە هەرێمی کوردستان و دروستبوونی باڵانسی هەست باڵا سوپاس دەکەم دێمە خزمەت کاک حەبیب سەبارەت بە پرسی بڵین پلەبەرزکردنەوە یاخود ئەوەی لەمە دوایان بڕیاری دادگا پێویستە بۆ وەزارەتی دارایی حکوومەت هەرێم چی بکە بۆ پلەبەرزکردنەوەیە پێشتر بریارێکی دادگای فیدراڵی هەیە دەربارەی خانەنشینان کە عێراق ئێستا ئەگەر داوای لێکە ناتوانێت ینی جێبەجێینێکە کەموچی خانشی کەمترینی بێتە 500,000 ئێستا کراوە 500,000 یعنی دەبێت چی بکە هەنگاوی چی بنێ دوای ئەمە زوو لە عێراق بچێتە پێشەوە چی بکە بە قەناعەتی من هەرێم پێویستی بە لیژنێکی کارای دائیمی هەیە ینی بە تایبەتی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران پێکەوە چکە بەڕاستی ئەگەر ئاوا بڕە حکومەتی هەرێم ینی ئیشێکی وای نامێنێت لەم هەرێمە ینی تەنها ئیدارەدانی ئەمێنێت چکەوە نەوتە لە سیاسەتی نەوتیان ناجح نەبووە حکومەتی محکەمەی اتحادی هەموو شتێکی سەبارە بە نەوت ڕاگرتووە مەسەلەی بودجەی لەوەچێ لە دەست بسێنێ ئیدارەیەکی داخلی هەرێم دەکات یعنی بۆیە پێویستی بەوە هەیە هەیئەتێ دروستکە بووە ئیدارەدانی ئەم مەسەلانە لەگەڵ حکومەتی عێراقی یعنی چۆن سا وەزارەتێکی هەیە بەناوی وەزارەتی یا دەستەیەک بەناوی دەستەی ناوچەکانی دەرەوەی هەرێم یا ناوچەجێ ناکۆکەکان بە قەناعەتی من هەرێم پێویستی بە لیژنەیەکی دایم یا دەستەیەکی دایم هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە یعنی ئیشکالێتی زۆر لە نێوان حکومەتی عێراقی و هەرێما هەیە بەڵام حکومەتی هەرێم ئەگەر بەخۆی بزانێ ئەگەر خەڵکی پسپۆڕی باشی چاک لەو هەیئانە دانێ یعنی هەیەیەکی سیاسی نەبێ تا ڕادەیەکی باش من ناڵێم خەڵکی لەوە کەسی یەکەمی سیاسی بێ ئاساییە بەڵام هەیئەکە هەیەیەکی فەنی و پسپۆڕی تایبەت بێ بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی لە نێوان هەرێم و حکومەتی عێراقیە بۆ نمونە ینی هەمووی سەنەدی قانونیشی هەیە ئەو جەنابوت و قانونی خانەنشینی هەڵوەشاوەتەوەی لە هەرێم کاری ئەوەی 2006 ئێستا ئەوەی 2014 ئیشی پێکرێ ئێ بەپێی 2014 بڕیاری دادگا هەیە تا حکومەتی عێراقی ئەگەر جێبەجێ نەکە ئەتوانی دیسان و مقاساتی کەی هەر وەزیرێک ئامادە نەبێ کە قانونی تەقاعودی 2014 جێبەجێ بکە لە هەرێمە کە بەشی زۆری پەیوەندی بە موچەوە هەیە پەیوەندی بە تەقاعودبوون و سنی تەقاعودەوە کە لە قازانجی هەرێمە هەروەها کێشەی موچەی ئەلبەتە لە باڵەکانیش دروستە بێ ئەو کاتەوانژە بێ بچنە ژێر باری ئەوە ئەو قانونی تایبەتی بۆ پەرلەمان دەرچووە بە قەناعەتی من ئەوەش 5 ساڵ خزمەت و 50 ساڵ تەمەن بێ وەکو عێراقی خزمەت و وازام کراوە بە 45 ئیستا یعنی هەمووی ئەوانە لەگەڵ بەغا یەکلایی بکاتەوە چکە لە نەتیجا ئەو قوانینانەی لە عێراقا دەرچووە زۆربەی لە مەسایلی داراییە لە خزمەتی هاوڵاتیایە یعنی پەرلەمانتارە عێراقیەکان ئەگەر بۆ خۆشیان بوو بێ چکە کێشەی بەڕاستی هەژاری لە هەموو محافەزەکانی عێراقا زۆرە بەتایبەتی محافەزە جنوبیەکانە بۆیە هەوڵیان داوە لە ڕێگەی موچە لە ڕێگەی ڕێعایی ئیجتیماعی لە ڕێگەی مەجموعەیە مخصصات کە خراوەتە سەر موچە و خراوەتە سەر تەقاعود و خراوەتە سەر چاودێری کۆمەڵایەتی چارەسەرێکی دارایی هاوڵاتی بکەن لە عێراقا چونکە کێشەی گەورەی فەقیری و هەژاری و هێن هەیە لە عێراق ئەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا ئەگەر بەرپرسانی هەرێم بڵێن بۆ خانەنشینەکان بڕیارەکەی دادگای فیدرال لەگەڵ خۆیان بن و بڵێن ئەمە پێی بڕیاری دادگای فیدراڵیە عێراق دەتوانێت جێبەجێینەکە بە قەناعەتی من عێراق ناتوانێت جێبەجێینەکە چکە قەراری محکەمەی اتحادیە هەر کەسێت جێبەجێینەکە و محکەمە حازرە هەر نەک محکەمەی اتحادیە هەر محکەمەی تحقیق شکاتی لێ بکە بڵێ ئەوە بەپێی قانونی عقوبات قەرارێکی محکەمەی اتحادی هەیە کە جیهاتێکەیە کە فڵان کەسی یەکەمی وەزیری داراییە بۆ نمونە ئەڵێ ئامادە نیە قانونەکە جێبەجێکرا لە کاتێکە موچەکە کراوە بە نیشتیمانی یعنی هەل لە ڕووی جەزائیوە لێپرسینەوەی لەگەڵا سزای چیە هەر کەسێکە لە هەرێم بێ لە عێراق بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکات سزای هەیە ئەی بێگومان ئەوە قانونی عقوباتە
لە قانونی عقوباتە هەر کەسێک باشە موظف بێ کارمەندی حکومی بێ کا موظفی حکوومەت بێ امتناع کات لە جێبەجێکردنی بڕیارێکی محکەمە یا بڕیارێکی جیهەتێکی مختص ئەوە ئەڵێ يعاقب بالحبس أو بالغرامة يعني حبس أكريه يا وكو غرامة بلا زنداني أكريه يعني إما تشندين دعوة مان هي تو إسا أشيد الشهرواني كارمندك الشهرواني أجر قرارك محكمة يبو بري جيبجي نكريه ديان قضية وامان هي سالم لبالاش راسته لبالاش كارمندي دولته الراسته بلا إسا تو بتايبتي بلا أما سلا كي امتناعك أو قراري بدسه تو قرارك محكمة يبو أبي الله أم قرارم بو جيبجي كد أبي كي لسري بنوسي جيبجي بكري أبي كسي كم بنوسي لسري جيبجي بكري كاتي كسي امتناعك على جيبجي كني قرارك المحكمة بيقومان مسؤوليتي الجزائي ودروس سبيت أما لصالح شخصنو لقانون عقوبات العراق يا تثبيت كراوة كايك امتناع كات مسؤوليتي الجزائي لسلام ولا حق كده تصور جناكم للعراق كسبتوا عن الجرأات كابل براني محكمة أوكسي موشا كوتاي بيات قيراني موشا دواكوتناكي بقناعتي من مسألة موشا كوتاي بها تو ما وتسر ميكانيزمي جێبەجێکردنەکەی هەرێم سورعە زۆر دەوری هەیە لە جێبەجێکردنی قرارەکە سورعەی هەرێم و هەیئەتەکانی هەرێم و چوونە بێشەوەیان و زوو تەقدیمکردنی مستەنەداتی خۆیان و بەتایبەتی هەژمارە بانکەکە زۆر سریع بنتیایە ئەوە زوو تەحویلکەنە سەر بانک عێراقیەکان تەنها ئەوە ماوە ئەگینا لە ڕووی قانونیوە و لە ڕووی داراییوە و لە ڕووی سیاسیشەوە مەسەلەی موچەی کار و فەرمانبەرانی هەرێم کۆتایی پێهاتووە. بەڵێ سوپاس دەکەم حەبیب کاک سەرکەوت بە کورتی سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەمە لێکەوتەی سیاسیش دەوێت بۆ گۆڕانکاری دەخڵی حکومڕانی بە کورتی باسی بکەی دوایش لەمە دووە ئەگەر بودجە پەسەند بکرێت هەموار بکرێتەوە هەرێم پشکی دەبێت بۆ دامەزران چکە خەڵکێکە چاوەڕێی دامەزراندنە و بۆ بازاریش هەر باشە کە موچە لە کاتی خۆی بێ بازاریش ببژێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ تاوان یەکەم شت ئەمە بۆ بازار بژانەوەی بازار خەڵک لە ئیسیقرارێکی بۆ دروستە بێ کە هەموو کاتێک لە مانگ لە کاتی خۆیان وەکو ناوچەکانی تری عراق موچەی هاوڵاتیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگاتە کوردستان ئەگاتە بازار کامە دەورێکی زۆر زۆریە بێ لە بژانەوەی بازاری هەرێمی کوردستانە وەکو کاک حەبیبش باسی کرد لە ناوچەکانی تری عراق کێشەیەکی زۆری بوونەی تەحتی و کێشەیەکی زۆری هەژاری هەیە بۆ هۆی ئەو واردۆخی کە پێی تێپەڕیون ئەوە کەمترە ژماری دانیشتوان لە کوردستانە کەمترە موچە ئەتوانێت اقتصادی کوردستان زۆر پێش بخات و دواتریش ئەتوانرێ سوودەکانی تریش مەسەلەی وەرگرتنی سولفەی عقار و وەرگرتنی قەرزی وەبەرهێنان و هەندێک قەرزی تر کە لە بانک فێدراڵەکانە هەیە بەهۆی نەبوونی تەوتینی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ناتوانراوە سوود لەو بەرنامە باشانەی تری با بڵێن بانکەکانی فیدراڵ و ڕەشید ببین تێکە بەڕێزش ئاگاداری لەگەڵ مامۆستا ئەحمەدا ئیشێکی زۆرمان کرد کەیشتنە قۆناغی کۆتایی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری لێکردین لەوەی کە بانکی ڕەشید و ڕافیدێن بینینەوە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی کە مڵکوماڵێکی زۆران داگیر کراوە کە ئێستا دەرفەت هەیە خێرا بکرێت لە هێنانەوەی ئەو بانقانە کە سوودێکی زۆری بۆ اقتصادی کوردستانە بێ کێشەی دارایی ئێمە ڕەبتە بێ بە عێراقی گەورەوە عێراق خۆشتانزان خانەی خەزیێنەیەکی گەورەی لە نەختینەیە لە عێراق و لە دەرەوەی عێراق و دەوڵەتە توانێت نەوتێکی زۆری هەیە دەستی بە قەرزی نێودەوڵەتیەکەوەتە ئەو کێشانە بە پرسیارەتەن بخێنە سەرشانی ئەوان زۆر بۆ دامەزران پلە بەرزکردنەوەش بۆ دامەزراندن و دامەزراندن و پلەبەرزکردنەوە کە تەبان ئەکەوێتە سەر ئەوەی بڕیارەکەی محکەمەی اتحادیە بڕیارە چەند ڕۆژی داهاتوو دانیشتنێکی تر بکات لەسەری پێم وایە حکوومەتی هەرێمیش خۆی بەتەمایە خۆی ئەوە هەڵوەشێنێتەوە دەستکاتەوە لە پلەبەرزکردنەوە پێم وایە ئەمانە تقریبا تەکنیکاڵەتی وردەکاریەکی تایە ئیشکردن تیا یەکسەر بە بڕیارێک نابێت کە خۆی لە پێویستی بە ئیشکردنێکی ورد هەیە ئەو تەکنیکیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکرێت بەڵام ئەوەی کە ئەساسە موچەخۆری ئێستا موچەکەی خۆی لە کاتی خۆیان وەرئەگرێت کە ئەمەش کێشەیەکی گەورەیە لە 10 ساڵی ڕابردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستەوە ناڵێنن وردە بەرەو کۆتایی ڕۆ باشە بە کورتی قۆناغێکی نوێ دەست پێ کردووە ئەم قۆناغێکی سیاسی و داراییشە بە کورتی بێ بەڵێ قۆناغێکی دارایی و قۆناغێکی سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێکات کە مەسەلەی دروستبوونی باڵانسیە و چاودێریکردن بەسەر حکوومەتی هەرێم و کۆکردنەوەی داهاتی و سەرفکردنی و موچە زیادی کردووە تەنها ئەو دام و دەستگا شەلەرکراوانەی هەرێمی کوردستان نین کە بڕیار لە ئایندەی هەرێمی کوردستانیان ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بەشدارە بێ هەموو ئەمانە کاریگەری ئەبێ لەسەر سەر لە نوێ داڕشتنەوەی معادلاتی هەرێمی کوردستان من دڵنیاتانەکەم لە هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە کاتی خۆیان بکرێەوە لە مانگی 5-6 بکرێ
کۆمیسیۆنی عراق چاودێریەکە باڵانسی هێز لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری بەسەرایەت تشکیلی حکومت گۆڕانکاری بەسەرایەت و شێوازی مامەڵەکردن لەگەڵ دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بوژانەوەی هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورە بەخۆیەوە بینێ. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ کاک سەرکەوت شەمسەدین هەروە کاک حەبیب محەممەد جاف سوپاسی ئامادەبوونتان دەکەم. سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.